کۆشکی سپی هۆشداری دەدات و دەڵێت چیتر ناتوانین یارمەتی دارایی ئوکرانیا بدەین. بە گوێرەی راپۆرتێکی ئاژانسی ڕۆیتەرز ئەمڕۆ 5 کانونی یەکەم بەرپرسانی کۆشکی سپی ئەمریکا هۆشداریان دا و دەڵێن وڵاتەکەمان چیتر لە توانای دانیای یارمەتی و پارە بداتە ئوکرانیا بۆ شەڕکردن دژی رووسیا. مانگی ئۆکتۆبەر کابینەکەی جۆ بایدن داوای لە کۆنگرێسی وڵاتەکەی کرد تاوکو ڕەزامەندی بدات بە پەسەندکردنی بودجەیەک بە بڕی 6 میلیارد دلار بۆ یارمەتیدانی دارایی وڵاتی ئۆکرانیا و ئیسرائیل لەلایەک و لایەکی دیکەشەوە تەرخانکردنی بڕەپارێک بۆ بنیادنانی دیوارێک لەسەر سنوورەکانی ئەمریکا. بەڵام کۆماریەکان کە کۆنگرێسیان بەدەستەوەیە بە زۆری جەنگ ئەو داواکاریانەیان ڕەت کردەوە. لەو بارەوە شاڵاندا یۆنگ بەڕێوەبەری دارایی و بودجەی کۆشکی سپی لە نامەیەکدا بۆ مایک جۆنسۆنی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا و بەرپرسانی تری ئەنجومەنەکە دەڵێت بادڵنیایی و ڕاگرزن و ڕەتکردنەوەی بەسەندکردنی ئەو بڕەپارەیە گورزی کوشندە لە مەیدانی شەڕدا لە ئوکرانیا دەوەشێنێت و ئەگەرەکانی سەرکەوتنی رووسیا زیاد دەکات. لە نامەکەیدا شاڵاندا دەشڵێت دەمەوێت زۆر ڕوون و ڕاشکاو بن بەهێنگاوی کردەی کۆنگرێس لە سەرەتای ساڵی نوێوە چیتر پارەی پێویستمان لە بەردەست نابێت بۆ کڕینی چەک و یارمەتیدانی دارایی ئوکرانیا. شانی باسا لە ساتی دەستپێکێرشی سەربازی رووسیا بۆ سەر ئوکرانیا لە مانگی 2 ساڵی 2022 کۆنگرێس بڕی 110 میلیارد دلاری تەرخان کرد بۆ یارمەتیدانی ئوکرانیا. بەڵام لەو کاتەوەی کۆماریەکان بوونەتە زۆرینە لە کۆنگرێس نەیانتوانیوە هیچ جۆرە بودجەیەک پەسەند بکەن بۆ یارمەتیدانی ئوکرانیا.